شوان دواتریش دەگەڕێمەوە وڵات زانیاری زیاترت لێ وەردەگرم. شوان لەگەڵ ئەو خۆپیشاندەرانە قسەی کرد کە هاتبوونە بەردەم دادگاوە ئەوان دەیان گوت کە داوای سزادانی گەندەڵکاران و دادگایکردنیان دەکەن. من سەبارەت بە دۆخی عێراق و گۆڕینە ڕاستی خۆپیشاندانەکان لە بەردەم پەرلەمانی عێراقەوە بۆ بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری لەلایەن لایەنگرانی سەدرەوە زیاتر قسە دەکەم. میوانێکم لە بەغداوە لەگەڵا بەڕێز غازی لامی لێکۆڵەری سیاسی لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبێت. بەڕێز غازی ئەم کاتت باش دیارەکە وەکو ئێستا بینیمان لە کوردستان 24شەوە خۆپیشاندەران بەشێک لە لایەنگرانی سەدر ئێستا لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری عێراقن. پێتان وایە گۆڕینە ڕاستی خۆپیشاندانەکان هەم لە بەردەم پەرلەمان و هەم لە بەردەم ئەنجومەنی دادوەری عێراق چه پەیامێک دەگەێنێت لەلایەن سەدرەوە؟ گەورە و میهرەبان، سڵاو بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بۆ بینەرانی کوردستان 24. لە ڕاستیدا ئەمڕۆکە بینیمان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو، خەڵکێکی زۆر بە شێوەیەکی خێرا بە شێوەیەکی مەترسیدار ڕۆیشتە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری کە ئەمە گەیشتە قۆناغەیە کە دەتوانین بڵێن قۆناغێکە پێویستە بە هەندوەر بگیرێت و ئەم دیمەنە سیاسیانە تا ئەندازێکی زۆر مەترسیدارن و لە دەرئەنجامی ئەو هەوڵانی لە ڕابردوو وتمان کە پێویستە باردۆخەکان بە هەندوەر بگیرێت، پێویستە دانوستان بکرێت بە هەندوەر نەگیرە. ئێستاکە سەدر وەکو ڕای دەکەێنێت پێداگیرە لەوەی کەەوە چاکسازێکی ڕیشەیی بکرێت و سەدر چاوەڕێ بڕیارێکە کرد لە ئەنجومەنی باڵای دادوەریەوە بۆ ئەوەی پەرلەمان هەڵبۆشێتەوە. سەدر چاوەڕێ ئەمەی دەکرد، بەڵام وەکو هەز دەکات و دەبینێت کەەوە ئەنجومەنی باڵای دادوەری ئەم بڕیارە لە بەرژەوەندی سەدر نادا. بۆیە دەبینین خەڵکانی پاڵپشتیکاران و خۆپیشاندەرانی سەدر دەیانێ پەیامێک بگێنن چوونەتە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری، دەیانێ بڵێن کەوا ئەنجومەنی باڵای دادوەری بە شێوەیەکی یەکسان لە پشتی هەموو لایەنەکانەوە نییە، بێلایەن نییە و پاڵپشتی لایەنێکی دیاریکراو دەکات و لەسەر ئەم بنەمایە بەڵێ باڵێ میوانەکەم لە بەغداوە لەگەڵم بوو سەبارەت بە هەڵوێستەکانی سەدر و چوونی خۆپیشاندەران بۆ بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری قسەی دەکرد. دواتر دەگەڕێمەوە لای کێشەیەکە بوو ئەو بە باششێوێنەکەی نەگەیشتە لای من. باشە، من بەردەوام دەبم. پرسیارێکی دیکەم هەیە بەڕێز غازی لامی، دیارەکە ئەم ئاراستەی کە ئێستا لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری عێراقدا خۆپیشاندەرانی کۆ کردوتەوە داوای ئەوە دەکات کە گەندەڵکاران سزا بدرێن. لەلایەکی دیکەوە قەیرانی دیالۆگ و دانوستان لە نێوان لایەنە شیعەکان بە تایبەتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی هەیە. ئایا بەردەوامی خۆپیشاندانەکان چەند مەترسیەکی دیکەی بەدواوە دەبێت بۆ دۆخی سیاسی عێراق؟ لە ڕاستیدا ئێمە ئەمانێ بڵینکەوە لایەنە سیاسیەکان و هەموو پاش ئەو ڕەوشێنانەی کەەوە ئەنجام دران و ئەمڕۆ گەیشتێتە قۆناغێکەوە ئەبێت پرسە جیاوازە قوڵەکانی نێوان لایەنەکان یەکلای بکرێتەوە. ئێستا گەیشتێتە قۆناغی شکاندنی ئیرادەی یەکتر. بەشێکی زۆر لەو کەسانەی کەوا خاوەن بۆچوونن عاقڵن، سیاسەتمەداری خاوەن ڕوئیان و بۆچوونی سیاسی و ڕوئیای سیاسیان هەیە و زیرەکی سیاسیان هەیە، ئەبێ بێن بە هەندی وەرگرن، ئەبێ ئەم پرسە چارەسەر بکرێت، چونکە هەنگاوێکی مەترسیدارە بەرەو قۆناغێکی مەترسیدار دەڕوات. ئەمە بەرپرسایەتی هەموو هێزە سیاسەکانە لەبەرەوەی ئەمە لە بەردەم بربەست و لە بەردەم ئاڵنگارێکی یەکجا گەورەداین. پێویستە ئێستاکە ژووری ئۆپراسیۆنەکان لە ناو هێزە سیاسەکان دروست بکرێت بۆ ئەوەی ڕێگە لەم بەرەو پێشچوونە مەترسیدارە بگرن، ئەویش بە هەماهەنگیکردن و هاوبەشیکردن و دۆزینەوەی چارەسەری بەپەلە ڕیشەیی بۆ یەکلایکردنەوەی ئەو ناکۆکیانەی کەوا هەیە. ئەبێ ئەمڕۆ هەر لایەنێک لە ئاستی بەرپرسیارەتی بێت بۆ ئەوەی کەوا بێت و هەمویان بپارێزن، چونکە بەڕاستی ئەگەر بێت و بەتایبەتی خۆپیشاندەرانی تەیارش چاچەوی هەمانگیش بێنە دەرەوە، ئەگەری پێکدادان نیکی یەکجا گەورە هەیە ئەو کاتە عێراق بەرەو قۆناغێکی تەواو مەترسیدارتر دەڕوات. بۆیە ئەمڕۆ ئێمە لە بەردەم هەنگاوێکی چارە نووس سازداین، هەمومان بەرپرسیارین لێ بەرامبەر خودا، پێویستە هەمومان بە پرسیارانە مامەڵە بکەین، دەبێت هەمومان بە یەک دەستکار بکەین و ڕێگە بگرین لەوەی کەوا عێراق بەرەو بارودۆخی بڕوا لە دەست دەربچێت
بۆیە ئاواتی من ئەوەیەکەوە ئەم ڕێوشێنانەی کەەوە ئێستا ڕوودەدەن ئەم بەرەو پێشچوونی کە ڕوودەدات بە هەندوەر بگیرێت و هەوڵ بدرێت کەەوە چارەسەر بکرێت. باشە ماوەی 25 ڕۆژە باڵەخانەی پەرلەمانی عێراق لەلایەن خۆپیشاندەرانەوە ئێستا کۆنتترۆل کراوە ئێستاش لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری خێمەیان هەڵداوە کۆنتترۆلکردنی دوو شوێنی گرنگ و دامەزراوەی یاسادانان و هەروەها دەسەڵاتی یاسایی لە عێراق ئایا مەترسی دیکەی لێ ناکەوێتەوە پێتان وایە هەنگاوەکانی داهاتووی دیکەی خۆپیشاندەران مەترسی زیاتری لێ بکەوێتەوە؟ بەڵێ بە ئەوەی ئەمەی کە ئێمە دەیبینین کۆمەڵێک پامی پێشوەختەیەکە لەلایەن سەترەکانەوە دەدرێت و پێش ئەوەی کە دەستش پێ بکەن ئەوان چەندین جار ئەویان ئاماژە پێداوە. ڕەنگە دەتوانین بڵین کەوا لایانی گرانی سەدرەکان بەهۆی ئەو پێگە جەماوەێکەوە هەیەە بێن مانگرتنێکی مەدەنیانی دروشخان ڕابگەێنن و ئەمەش لە ئاسی سیاسیەوە هەنگاوێکی مەترسیدارە چکە شەقام هاتۆتە ناو پرسەکەەوە. ئێمە ئەمڕۆکە لە بەردەم مارودۆخێکدان کە هێزە سیاسەکان بەرپرسایەتی یەکەمیان لەسەر شانە بۆ بەپەلە بێنە پێشەوە بۆ چارەسەرێکی بنەڕەتین. سەرباری ئەوەی کەوا جیاوازیان هەیە پێویستە دابنشن بەیەکەوە کێشە نییە با لە جیاوازی بۆ چون هەبێت جیاوازی لە ڕوویە هەبێ بۆ پرۆسی حکمڕانی کردی بەڵام دەبێت نەگاتە بارودۆخێک کە عراقێتە مەترسیەوە ئەمڕۆکە گەشتە باردۆخێک دەبێت مەرجعیەتی عراقش ڕۆڵی خۆی بجۆرێت لەوەی کە باردۆخە لە عراق لە دەست دەرنەچێت. ئەمڕۆ کە کۆبوونەوە و ئەم مانگرتنی کە لە پێش ئەنجومەی باڵای دادواری هەیە ئەمە پامێکی بەهێزە کە سەدر دەیدا ئەمە پامێکی مەترسیدارە پێماڵەیە ئەگەری ئەوە هەیە باردۆخەت بەرەو ئاسێکی چاوەڕە نەکرا و هەنگاو بەهاوێژێت لە داهاتوودا پێویستە ئێمە هەم ڕێز لە داواکاری خۆپشاندران بگرین لە هەمان کاتە هەم ڕێزش لە ڕۆشنە دەستوریەکان بگرین و ڕێز لەگەلی عراقش بگرین. ئەبێت دامەزراوە سیاسەکانی دەوڵات پارێزراو بن ئەبێت دامەزراوە سیاسەکان پارێزراو بن دەستور ئەبێ پارێزگایی لە دامەزراوەکانی دەوڵەت بکات. ئێمە ئەمڕۆکە دەبێت پارێزگاری لە دامەزراوە سیاسەکان بکەین ناخوازین کە ئەمانە ببنە بەشێک لە بکەونە بژێر هێرشی خۆپشاندەرانەوە بە هیچ جۆرەوە. بۆیە باردۆخە پێویستی بە هەماهەنگی و ڕێککەوتنیەکە هەموو لایەکەش حەز دەکات کە ڕێککەوتنیەک و ڕێگە چارێکە بێ بۆ ئەم باردۆخە بەڕاستی ئێستاکە دەبینین لە باتی کۆبوونەوەی سیاسی نێوانلایەنەکان دەبینی تویت هەیە لەلایەن لایەنە سیاسەکانەوە بە تویت وەڵامی یەکتری دەدەنەوە ئەمەش بارەدۆخێکی ناهەموارە بە دڵنیایەوە پێویستە هەموو لایەنەکانی سیاسی لە عراقدا بێن بەشدار بن و ڕۆڵ بجێرن لە چارەسەرکردنی. زۆر باشە بەڕێز غازی لامی لە کۆڵەری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس. شكرا جزيلا.